زۆر گرنگە کە ئێمە گرنگی بە خێزان بدەین و تێیدا هەموو ئەو بەرپرسیارەتی و تایبەتمەندیانی کە خێزان هەیەی بیپارێزین. بێگومان هەر خێزانێک خاوەنی تایبەتمەندی و کۆمەڵێک سنووری خۆیەتی کە پێویستە نەبزێنرێت، چ لەلایەن تاکان خۆیانەوە، چ لەلایەن دەوروبەرەوە، چ لەلایەن ئەو هۆشیاری و ڕۆشنبیری کە لەناو کۆمەلگاکاندا هەن. و بۆ بنیادنانی خێزانێکی ئارام، خێزانێکی تەندروست، خێزانێک کە سنوورەکانی خۆی بپارێزێ، بێگومان کۆمەڵێک ڕێکار هەن و تایبەتمەندی هەن. هیچ خێزانێک بە سادە و سانایی ناتوانێت مامەڵ لەگەڵ ئەو گرفتانە کاتەوە کە ڕوبەڕوێ بێتەوە، بەڵکو هەموو خێزانێکی تەندروست و هەموو خێزانێک کە ئارامی و بەرپایە خاوەنی کۆمەڵێک تایبەتمەندی خۆیەتی، خاوەنی کۆمەڵێک یاسای تایبەت بە خۆیەتی و دەتوانێت پارێزگاری لەو سنوورانە بکات کە ئەم خێزانە هەیەی. ئێمە کۆمەڵێک بابەتی گرنگ لەم تەوەرە باس دەکەین، زانین سنوورەکانی خێزان چین و دەکرێت چۆن ئێمە پارێزگاری لێ بکەین و چ کاتێک سنوورەکانی خێزان دەبەزێنرێ. کۆمەڵێک بابەتی گرنگ لەم تەوەرە دەخینە ڕوو بە میوانداری بەڕێز مامۆستا عادل تۆفیق توێژەری کۆمەڵاتی کە بە خۆشبەختیەوە لە ستودیۆ لەگەڵمانە. مامۆستا بەخێر بێ. مامۆستا بەسمان چییە لە سنوورەکانی خێزان؟ سوپاسدانەکەم دەستخۆشی یەکەم بۆ سازکردنی ئەو دەرفەتە و بۆ دابەتی دیاریکردنی ئەو تەوەرە بۆ گفتوگۆ، چونکە پێم وابێ ئەوەی کە چۆ قۆناغی خێزانداری پێویستی پێیەبێ. سنوور هەموو شتێک مەسەلەن زەویەک سنووری هەیە، وڵاتێک سنووری هەیە، خانوویەک سنووری هەیە. ئەو مێزێک کە ئێستا لە بەردەمی ئێمەدانراوە ئەمەش بە خۆی سنوورێکی هەیە، مەسەلەن باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوای. جا کە داخلی سنوورەکە بیپێڵێ سنووری بەزانت. جا لە ناو ئەمانە خێزان دوو جۆر سنووری هەیە، سنوورێکیان سنووری معنەویە، سنوورێکیان سنووری مادیە. بەزاندنی سنوورە مادیەکان ئێمە لەوەی بینینەوەڵێن کە ڕەنگە هەندێک زیانی مادی بەرکەوێ، بەڵام بەزاندنی سنوورە معنەویەکانی کاریگەری و لێکەوتەکانی زۆر لەوە زیاترە، چونکم ئەو کاتە کەسایەتی معنەوی خێزانەکە لەکەدارە بێ. ئەکرێ بتوانێ بارتەقای سنوورە مادیەکان بکاتەوە، بەڵام ئەوەی کاتێکە سنوورە معنەویەکەی لەکەدار بوو بە ئاسایی ناتوانێت جارێکی تر خۆی بوو بنێتەوە خۆی دروستکاتەوە ئیلا وەکو لەکەیەک لە ژیانی ئەمێنێتەوە. بۆیە دەڵێن پاراستنی سنوورەکانی خێزان هێڵی سوورە، تەجاوزکردنی تێپەڕاندنی هێڵی سوورە. جا خێزانەکان منەگە بچمەوە سەرسەرەتایەکی کورت بۆ ئەوەی کە بتوانن سنوورەکانی خۆیان بپارێزن. پێویستە ئەم دوو کەسە کە خێزان دروست دەکەن کۆمەڵێک صیفات لە هەردووکیانە مەوجود بێ هەبن. یەکەم شت تیانایە جاستیان لەو صیفاتانە یانسیان لەو مەرجانە صیفەتی معنەوین، صیفەتی ناوەکین، دوانیشیان هەسوکۆت و صیفەتی دەرەکین. هەر کەسێک کاتێک کە ئەوێ هاوسەرگیری بکە جارێ پێویستە قەناعەتی تەواوی هەبێ بەوەی کە ئەم کەسە ئەتوانێ بچێتە قۆناغی هاوسەرگیری. حتمەن ئەبێ لە ڕووی بایۆلۆژیەوە باڵغ بوو بێ و لە ڕووی یاساییەوە تەمەنی یاسایی کە لە لای ئێمە 18 ساڵە باشتر وایە کە تەمەنی یاساییشی تەواو کردێەوە، چۆن بلۆغی بایۆلۆژی کردووە بلۆغی یاساییشی کردبێ. پاش ئەوە بلوغی مادی و داراییشی کردبێ، یعنی کەسەکە بتوانێت ئیداری خێزانێ بکە، بتوانێت سفرەیەک ئامادەکات بۆ خێزان. اینجا ئەو کەسە یەکەم شت قەناعەتی، جاری وایە کەسەکە تەمەنیشی تێپەڕیوە گەیشتووەتە تەمەنێک کە بتوانێت پرۆسەی خێزانداری دروستکە، بەڵام قەناعەتی نییە بۆی کە بچێتە ناو ئەو پرۆسەیەوە. یەکەم شت ئەوەیە کە ئەم کەسە قەناعەتی تەواوی هەبێ کە بچێتە ناو پرۆسەی خێزانداری. دووهەم مەرج بۆ سەرکەوتنی پرۆسەی خێزانداری بریتیە لە حەز. ئێمە هەمانە قەناعەتی هەیە بەس حەز ناکات لە ئێستای خێزان دروستکە، هەیە قەناعەتیش نییە بەڵام حەزەکە خێزان دروستکە، هەر شەرتەکە ناتەواوە. بۆ یەک کەسێکەوە قەناعەتی هەبێ و حەزیشی هەبێ، سێهەم ئیرادەی هەبێ، قودرەتی هەبێ لەوەی کە لەگەڵ قەناعەت و حەزەکەیە ئەم دوانە یەک بگرێتەوە ئەبن بە سێ مەرجی سەرکەوتوو بۆ دروستکردنی خێزان. ئەمە بۆ یەکیشان. بۆ ئەوی دووهەمیش کەواتە کاتێک ئێمە کوڕەکە ئەدوێنی ئەڵێ کاکە تۆ قەناعەتت بەوە هەیە لەگەڵ ئەو کچە زەواجکەی؟ ئەڵێ بەڵێ. ئەڵێ ئەی حەز ئەەکەی زەواجی لەگەڵکەی؟ ئەڵێ بەڵێ. ئەڵێ ئەی ئیرادەت هەیە کە بتوانی سەرکەوتوو بی لە پرۆسەی هاوسەرگیری لەگەڵ ئەو کچە بەم مواسەفاتانە؟ ئەڵێ بەڵێ. پاشان هەمان پرسیار بۆ کچەکەش دروستە. ڕەنگە کچەکە قەناعەتی نەبێ، ڕەنگە قەناعەتی هەبێ حەزی نەبێ، ڕەنگە قەناعەتی هەبێ و حەزی هەبێ ئیرادەی نەبێ.
ئەم سێ مەرجە لەویش دروست بوو بەڵێ قەناعەتم هەیە لەگەڵەوە کوڕە زەواجکەم و حەزیشەکەم زەواجی لەگەڵکەم و ئیرادەشم هەیە کە بتوانم سەرکەوتوو بم لەگەڵ یا بەو مواصفاتانەی کەوا باسەکرێ اینجا ئەمێنێتەوە سەر دوو مەرجی دەرەکی کە بریتیە لە گفتار لەگەڵ کردار. ئەگەر کەسێکی خۆشویست گفتاریشی خۆشە لەگەڵی، ئەگەر کەسێک ڕێز و احترامی کەسێکی گرت بە جوانی قسەی لەگەڵاکە، ئەگەر بە جوانی قسە لەگەڵا کرد بە جوانی مامەڵەشی لەگەڵاکەی، چونکم ناکرێت نەمانبینێ لە قسەی خۆشە کەسێ ڕێزی کەسێ بگرێ ببێ بە دەنگەدەنگ، ببێ بە ناخۆشی، ئاریشەیەک لە نێوانیانە دروست بێ. کەواتە سێ خاڵی یەکەم لە ڕووی ناوەکی و شەرتە معنەویەکانی بەرجەستە بوون. دوو خاڵی دەرەکیش کە بریتیە لە هەڵسوکەوتی ڕۆژانە و لە گفتار و لە قسەی ڕۆژانە بەرجەستە بوون. ئەم خێزانە بۆ خۆی سنوورەکانی پارێزراوە. کەی خێزان سنوورەکانی تێگەچێ کاتێک کە ئەم دوو کائینە کێشە گرفتیان بۆ دروستە بێ کەسێکی تە تەداخولەکە لە حیاتی ئەوانە، واتە سنووری ئەمان ئەبەزێنی خۆیان دەرگاکەی بۆەکەنەوە. جا ئێمە ئەمانەوێت ئەو دەرگایان نەکرێتەوە مەگەر لە کاتی ئەو پەڕی ناچاریانە بێ. ئەو کاتە پاراستنی سنوورەکانی خێزان و سنوورە معنەویەکەی و کەساتێ معنەوەکەی هەردووکیشیان بە شێوەیەکی سەرکەوتوو ئەمێنێتەوە. خۆیان سەرکەوتوو بوون بە دڵنیاییشەوە ئەبنە دوو کاراکتەری بەهێز لە ڕووی پەروەردەکردنی ئەو منداڵانەی کەوا هێنە ژیان و لە بەردەستیوانە پەروەردە بۆ کوڕکچە کە تازە زەواجیان کردووە یان ئەوانەی کە تازە ژنین بەڵام لەوەشێ لەم بابەتە باش حاڵی نەبوو بێتم، سنوورەکانی خێزان ئەو هێڵە سوورانی نابێ بە بەزێنرێن ئەگەر بتوانین بیانژمێرین چی؟ ئێستا ئێمە ئەبینین کوڕ و کچێک کە پێشتر یەکیان نەناسیوە لە دوو خانەوادەی جیاواز بوون، لە دوو ژینگەی جیاواز بوون، ڕەنگە لە دوو شاری جیاواز ببن، هەندێک جار لە دوو نەتەوەی جیاوازیش. ئەم دوو کەسە ئەبنە خێزان یەک و سەرکەوتویش. ئەگە سیرکەین ئەم کوڕە حتا لە لای براکانی لە لای هاوڕێکانی هەندێک ئەسراری ژیانی خۆی هەیە باسی ناکە. بینە سەر کەسایەتی دووەم کچەکە لەگەڵ خوشکەکانی کراوەیە، هاوڕێی قوتابخانە و خوێندنگا و زانکۆیشی هەیە، ڕەنگە لە شوێنێکی شاکار بکە کەواتە هاوڕێی کاریش و هاوپیشەشی هەیە، بەڵام هێشتا نات خۆی ناکاتەوە بت بێوێ یا قەنەعەتی وابێ ئەوەی کە لە ژیانیا هەیە ئەوەی کە لە دڵیا هەیە لە بەردەمی ئەوانە بیکاتەوە. چونکم هەمیشە مرۆڤ سیفەتی وایە تا ڕادەیەک بربەستێک هێڵێتەوە لە بینی خۆی و بەرامبەرەکەیە بۆ ئەوەی کە ڕۆژێک ئەگەر هاتوو نێوانیان تێک چوو وەکوڵێ ئەوەی کە لە ژێری بەڕێ بۆی نەخاتە سەر بەڕا. بەڵام ئەم ژن و پیاوە ئەم کوڕۆکچە کاتێک کە ئەبنە ژن و مرد ئیتر ئەو سنوورە لە نێوانیانە نامێنێ مەگەر لە یەک کاتا متمانەیان بە یەک نەبێ. جا خۆگە متمانیان بە یەک نەبوو کەواتەیەکێ لە مەجە سەرەتاییەکانی پێکێنانی ئەم خێزانە لەق ئەبێ، ممکن نییە سەرکەوتوو بن. و ئیلا ئەوەی کە لە بەرچاوی یەک ئەیکەن لە بەرچاوی خوشکبراکانی خۆشیان نیان کردووە، ئەوەنەی کە بەیەکەوە ڕاز و نیاز ئەکەن لە بەرچاوی لەگەڵ خوشکبراکان و کەسە نزیکەکانی خۆشیان نیان کردووە، ئەو ئەوەندەی کە بەیەکەوە ئەژین لەگەڵ ئەوانی کەەوەنە بەیەکەوە نەژیاون. کەواتە سنوورەکانی ئەم خێزانە یەکەم شت کە بریتێ لە سنوورە معنەویەکان بریتێ لە کەسایەتی ئەم شخصە. بیستومانە ئەڵێ لە پەنای هەر ژنێکی گەورە پیاوێکی گەورە هەیە. باشە ئەگەر ئەم خاتونە لەگەڵ ئەم پیاوە بەیەکەوە هاوسەرگیریان کرد ئەتوانێ ئەم پیاوە بکە بە پاشا و ئەشتوانێ وای لێ بکاوەکو کۆی لە مامەڵە بکە. ئەمە هەڵبەتە لێکتێنەگەیشتێکی زۆر خراپ لە نێوانێنە کاتێک کە دروست دەبێ. کەی ئەمە قبوڵەکرێ بابێکی ناچاری ئەمەیان پێ قبوڵەکە ئاڵێ کاکە وەڵای من لەبەر پاراستنی شکۆی خۆم نامەوێ ئەم کەشە تێک بم، چونکم خەڵک پێم مەڵێ سەرکەوتوو نەبوو لە پرۆسی خێزانداری، خەڵکەڵێ خێزانێکی ئەنەو لی جیابوویەوە، خەڵکەڵێ ئەمانە بەردەوام دەنگە دەنگیان دێ، بەڵام تەمەنی ئەم ژیانە کورتە بێ. کەواتە یەکەم سنوور کە لێرە ئەشکێ سنووری کەسایەتیە. ئەو کەسە ئەکرێ سەرەتا چ کچەکە یا کوڕەکە چ ژنەکەی ئێستا یا پیاوەکەی ئێستا خاوەنی کەسایەتیکی سەنگین بوو بن، خاوەنی کەسایەتیکی ئەکادیمی بوو بن، خاوەنی کەسایەتیکی کۆمەڵایەتی بوو بن، بەڵام ئەم کەسایەتیە لە کەدارە بێ کە ئەم کەسایەتیە لە کەدار بوو لە قۆناغی دۆوە مەشاعری لە کەدارە بێ، یعنی تەنها بە ڕواڵەت نامێنێتەوە، مەشاعری لە کەدارە بێ. کەواتە سنووری مەشاعریشی ئەشکێ. باشە ئەگەر هاتوو سنووری مەشاعری کەسێک شکا
ئەی دوای ئەوە سنووری کوێشکێ سنووری دەرونی ئەشکێ بۆیە ئەبێتە کەسێکی بێمتمانە لە ناو خەڵکە ئیترسی قەی بەخۆی نییە متمانەی بەخۆی نییە و هەستێک بەسەر یازاڵە بێت کە هەستی خۆ بە کەمزانینە لە ناو دەوروبەرەکەی خۆی لە کۆڕ و کۆبوونەوە و مەجلیسە چ تەرفیهی چ کۆمەڵایەتی چ گەشتیاری چ حتا پرسەی خۆشی و ناخۆشیەکانیش هەمیشە ئەو کەسە کەنارەگرێ قسەی زاڵ نییە شخصیەتێکی هەیە شخصیەتێک نییە کە بتوانێت لەو شوێنە خۆی بنوێنێ بەردەوام ئەو هەستی خۆ بە کەمزانینە یاخود ئەو لێکدانەوە جیاوازانەی کەوا هەیە یاخود ئیرەیی بە یەکێک ئەبا کە ئەبینێ ژیانێکی خۆشی هەیە ئەمنیەتی لەگەڵ خێزانی تەبان ئەم ناتەبایە ڕێز و خۆشەویستی لە بەنیانیان لە نێوانیان هەیە لە بینی ئەم و خێزانەکەیان نەماوە لە ماڵی ئەوان کەشێکی ئارام هەیە لێرە کەشەکە ئالە ئارامی دەرچووە کەشێکی پرجەنجاڵی هەیە کەواتە بەم سێ سنوورە هەم کەسایەتیەکەی شکا هەم مەشاعیرەکانی شکا هەم دەرونی داڕوخا ئەم ئینسانە ئیتر وردە ژیانێک ئەگوزارێنێ کە تەنها ئەتوانین بڵین خواردن و خەوی هەیە ئەویش نە بە شێوەیەکی ئاسایی بە شێوەیەکی نائاسایی هەر دەبینی دەڵێ کاکەوە چییە خۆ هیچ شتێک ناساغنی نەخۆشنی کێشەیەکت نیە ئەس دەکەم زۆر لاواز بووی ئەی بەردەوام بێتاقەت ئەمبیرت ئەتبینم غەمبار ئەتبینم خۆ شتێکتان لێ نەقەوماوە تا ڕادەیەک ئەتوانێت زەمنێک بیشارێتەوە بەڵام تا سەر ناتوانێت چکم ئەبێت دەرچێ بدۆزێتەوە لە لای کەسێک ئەم حاڵەتە باس بکە بۆ ئەوەی ئەو پستانە پەنگ خواردووی ناوناخی وردە بێتە دەرەوە چکم ئەگەر نەیەتە دەرەوە ئەو پستانە دەرنەکە ڕەنگە ڕوبەڕووی بڕیارێکی نەخوازراوی بکاتەوە باشە ئێبە کە باس لە خێزانەکەین بگومان بێچگە لە دایک و باوک ئەندامانی تر هەن لەم خێزانەیە ئەرک و بەرپرسیارەتی و ڕۆڵی هەرێکێک لەم ئەندامان نەو خێزانە تا چەنی کاریگەری هەیە لەسەر پاراستنی ئەو سنوورانە و لەگەڵیشە ئاینی پیرۆزی ئیسلام چۆن باس لەم بابەتە کارگەرد ڕوونکردنەوەتمان لەسەر ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين جادي قد وصفي أتشيئك بالبلي تشاو أجر إيما دست ما النبي أم دستا بيبريت لدستي بي بم دستا لايكم يكي لصدى بنجاي كاركانت بوجه بجيك أجر قاتشك لدست بي بقاتشكي ترد وبدو دار شق ئەتوانی بڕۆیت کارەکانی خۆت ڕاپەڕێنی تۆزێ لە ڕۆیشتنا عزیێت دەبێ بەس کە دانیشتی بە ئیسراحەت داهانیشی هەندێک نەخۆشی هەن کە ڕۆکەنە جەستەی مرۆڤ بۆ نمونە نەخۆشیە هەناویەکان وەکو فشاری خوێن ئەم کەسە نەخۆشەکەوێ ئەچێتە لای دکتۆر و چارەسەری بۆ فشاری خوێنەکەی وەرەگرێ و ئیتر فشاری خوێنی ئاسایی ئەبێتەوە تووشی نەخۆشی شەکرە بێ مەسەلەن بە هەمان شێوە تووشی نەشتەرگەریەکە بێ هەیە مەسەلەن گورچیلەیەکی دەرەهێن لەم کاتەیە دیقەت بدەم ئەم کەسە خۆی ئەتوانێت کاروباری خۆی ڕاپەڕێنێ بە زمانی خۆی قساکە بەگوێی خۆی ئەبیستێ بە چاوی خۆی ئەبینێ بە دەست و قاچی خۆی کارەکانیەکە بەڵام ئەگەر چاوی لە دەستدا ئیتر خۆشی لە ژیان نابینێ چونکە ڕووناکیەک نابینێ جوانیەک نابینێ ئەو هەموو دیمەنە سەرنجڕاکێشەی کە ئێمە پێمان دڵمان و دەروونمان پێی بۆ کۆڵێ ئەکرێتەوە خۆش ئەبێ ئاوەدانە بێتەوە لەوانە بێبەشە بێت بۆیە وەصفی خێزان و منداڵەکان بە بیلبیلەی چاو لە ئیسلامە کاتێکە کراوە لە کۆتایی سورەتی فورقانە کۆمەڵێک ئایەتن خوای گەورە باسیەکە کەواتە تۆ خێزانەکان و منداڵەکان بکە بە بیلبیلەی چاوەکان بۆ ئێمە واتە بە ئەندازەی ئەو تەمەتوعی کە تۆ لە چاو ئەیبینی من لە خێزانەکە لە مناڵەکانی خۆم بیبینم باشە بەشی دووهەمی کە بریتێ لێ مناڵەکان ئێمە چ مناڵ و چ مال هەردووشیان بۆ مرۆڤ زەرورن چونکم ئەگەر منداڵ ببێ و مارت لە بەردەسانە بێت تووشی گرفتاریە بی ئەگەر مارت هەبێ و منداڵت نەبێ بە دوای ئەوە ئەگەڕێی کە منداڵێک خوای گەورە پێت ببەخشێ هەموو ڕێکارە زانستی و پزیشکیەکانیش ئەگریتە بەر لەگەڵی بەس ئەم دوانە لە مەرحەلەیەکە المال والبنون زینة الحياة الدنيا هەردووکیان زینەتن جوانین لە ژیانی دنیاە واتە کەسێک کە ماڵی هەیە خەڵکێک داوەتەکە سفرە ئەڕازێنێتەوە ماڵەکەی ئاوەدانە میوانداری ئەکا ڕووشیت میوانداری بکە واتە کەسێک هاتە ماڵەوە ئیحراج نابێ بەڵکو پێی دڵخۆشە بێ سەعاتێک 2 سەعات 3 سەعات کات ئەگوزارێنێ بەشێک لە خەمەکانی ڕۆژی ئەڕوا کۆمەڵی خەڵکی کەش دڵخۆشەکە مەجنێت تەنها لە سفرەکە هەر بە ئامادەکردنی ئەو میوانداریەی کەوا بە یەکەوە دانیشتون قسە ئەکەن بە یەکەوە گفتوگۆەکەن منداڵیش بە هەمان شێوەیە
کەواتە هەردووکیان زیینەتی دنیان کاتێک کە ئەڕوویتە ماڵەوە بە گڕووگاڵێک بە خێراتنەوەتەکە قسەت لەگەڵاکە قاچت ئەگرێ باوەشت پیاکە دەرگات بۆ ئەکاتەوە پێکەنینێکت بۆ ئەکا هابێتە هاودەمێک بۆ جگە لە هاوسەرەکەت بەڵام هەردووکیشیان لە قۆنە لە شوێنێکی ترخوای گەورە باسیەکە ئینەما ئەموالکم و ئەولادکم فیتنە ئەگەر ماڵەکە وریانە بین بێتە فیتنە بۆمە زۆر کەسێ بەدەست ماڵەکەی وەی گیری خواردووە واتە ماڵەکە نەیتوانی ئارامی پێ ببەخشێ و هەیە منداڵەکەی وای لێکا کە ناتوانێت ئارامی پێ ببەخشێ منداڵەکەی نەکرد بۆ تەمای نەئارامی هەر تایتڵی باسەکەی وەش وەربگرین هەموو سنوورەکانی خێزانی تێپەڕاندووە واتە ئەرکەکەی خۆی نازانێ جا لە ناو خێزانە دووش ئێمە دوو چەمکمانەیە چەمکی ئەرک لەگەڵ چەمکی ماف منداڵەکە مافی هەیە دایک و باوکەکەش ئەرکی هەیە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی تکە ئەو منداڵە لە خۆناغی منداڵی کاتێک کە مافی هەیە لە خۆناغی گەورەی ئەرکی نەبێ بەڵکو پێویستە مافەکانی بۆ جێبەجێ بکرێ لە بەرامبەری ئەوە ئەرکەکانی ڕاپەڕێنی ئەگەر وانە بێ کەواتە ئەم دایک و باوکە لە بری پەروەرشیار هەر دەبنە خزمەتکار بۆیە پاراستنی مافەکان و گرنگیدان بە مافەکان و بەرجەستەکردنی ئەرکەکان ئەمنە دوو هەنگاوی سەرکەوتو لە ناو خێزانە و ئەروەها ئەوەشی کە پرسیارەکەی بەڕێستان ئایا منداڵەکان لە ناو ماڵەکە و لە ناو خێزانەکان ئەرکیان چی باش ئەمەسا زۆر جار ئەبیستین و دەوترێت کچە لەگەڵ دایکی ئەم قسەیەکە یا کوڕە لەگەڵ باوکی یا بە پێچانەوە ئەڵە وەڵا ئێمە وەکو هاوڕێوین خۆی ئەمە مانایەکی گرنگتری هەیە یعنی بوونە هەندێک سنوور هەیە لە بینانە زیاتر کراوەنا جدیاتێکی باوکو و کوڕی و دایک و کچی نییە بەڵام ئەمەش ئەگەر ئاگامان لێ نەبێ یعنی فەزڵی باوک پێگەی باوک یان پێگەی دایک دوجار خۆزانین هاوڕێ هەندی شتێت تۆ توانین بەرامبەری بکەی بەس لەگەڵ دایک و باوک ناتوانانی بکەی چۆن ئێمە ئەم هێڵە لە نێوان باوک و هاوڕێ دایک و هاوڕێ وای لێ بکەین نشکێت بەلایەکە کە خوا نەخواست ئەم کائینانەمان لە بەرچاو کەم بێتەوە مامۆستادانا ئێمە ئەتوانین یەک هاوڕێمان هەبێ ئەتوانین 10 هاوڕێمان هەبێ ئەتوانین 30 هاوڕێمان هەبێ بەس ناتوانین دوو باوکمان هەبێ ناتوانین دوو دایکمان هەبێ ئەکرێ هاوڕێکان زۆر بن بەڵام دایک و باوک هەر یەک و دوانن کەواتە دایک و باوک دوو کائینن نابێ هاوڕێ بن واقعا نابێ هاوڕێ بن بە وتن بەڵام ئەکرێ لە مامەڵەکردنا چۆن دوو هاوڕێ نێوانیان خۆشە بە یەکەوە ئەچن بۆ بازار بە یەکەوە ئەچن بۆ سەیران بە یەکەوە ئەچن بۆ سەردان ئەم باوکە کاتێک کە کوڕەکەی گەورە ئەبێ لەگەڵ خۆی بیبا بۆی فێری بۆنە کۆمەڵایەتیەکانی کە ئەم باوکە هاودەمێکی هەیە ئەم دایکەش بە هەمان شێوە خاتووە کچەکەی لە ماڵەوە فێری کۆمەڵێک ئادابی ماڵداری ئەکا پاشان هەردووکیان بە یەکەوە کوڕکچەکانیان فێری ئادابی دەرەوەشیانەکەن بۆیە کاتێک کە ئەچن بۆ سەردانێک لە ماڵەوە پیان پێویستە پیان بوترێ کوڕەکەم کچەکەم ئێمە ئەچین بۆ ئەو ماڵە با ماڵی مامت بێ با ماڵی خاڵت بێ با ماڵی مەسەرەن کەسێکی ناسراوە بێ پورت بێ نەنکت بێ مەسەرەن باپیرت بێ ئەو ماڵە سنوورێکی هەیە ئەو ماڵە بخۆی تا ڕادەیەک چوارچێوەیەکی یاسایی هەیە چوارچێوەیەکی کۆمەڵایەتی هەیە تۆ لەو ماڵەیە وەکو ماڵەکەی خۆت تەعامل مەکە ڕاستە ماڵی کەسێکی نزیکی تۆیە ڕەنگە باپیرە و داپیرە لە باوکو دایک ماڵەکانیان خۆشتر بوێ وەکو ئەبیستنەڵێنەوە لە کوڕکچەکەی خۆم خۆشەویسترە بەڵام ئەمە ناکات ئەوەی تۆ ئازادیکی مطلقی پێبەی لەوێ بەویستی خۆی هەرچی ویست بیکە ئەگەر وا فێرمان کردن لەوێ ئاساییە لە تەنیشتی باوکو دایکی دانیشێ بەبێ پرسیوان هەڵسو کەوت ناکە کەواتە بۆ ماڵێکی دراوسێکەشی بۆ ماڵێکی هاوڕێکەشی بۆ ماڵێکی هاوپیشەکەشی ئەم منداڵە کەسایەتی بۆ دروست ئەبێ ئەم منداڵە وردە لە ڕووی پەروەردەیی و ئاکارەوە پێ ئەگە شتگەلێک ناکە کە دایک و باوکەکەی نیگەرانکە کەواتە ئەمە بە چی ئەکرێ بەشێکی بە ئاراستەکردن ئەکرێ بە قسە ئێمە پیان ئەڵین بەڵام بەشێکی تری بەکردەوە ئەکرێ بەکردەوەکە چییە ئەگەر من لە ماڵەوە کەسێکی تووڕە بم چەندین جار بە کوڕکچەکەم بڵێم تووڕەمە بن ژۆم لێ ئەگرن بەڵام بە قسەم ناکەن باشە ئەگەر تووڕە بوون خراپە ئەی بۆ باوکم تووڕە ئەبێ باش یا بە دیوێکی تر ئەگەر من بە تووڕەی مامەڵەیان لەگەڵا ئەکەم ڕەنگە لە تەمەنێک باڵایان تەمەنیان بچووکە ترسێک وا بکا کە لە من بترسن نەوێرن کاردانەوەیان ببێ بەڵامە ئیتر کاتێک کە گەورە بوون و وردە ئەبنە کوڕکچێکی گەنجی گەورە
ئەو ترسە نامێنێ ئەوە یەکەم جار ڕێز نەبوو ترس بوو بەڵام ئێستا ڕێزە کاتێک کە تووڕەبیلیان و بەڵام ئەوان نیگەران نەبن لە تۆ کاردانەوەیەکی سەلبیان نەبێ بۆیە دەڵێن باوکودایک بەدیلی نییە ناکرێ باوکەکە بڵێ کاکە من بە کوڕەکەی خۆم من هاوڕێی تۆم ئەم وشەیە هەڵەیە لە ڕووی پەروەردەییەوە هەڵەیە دایکەکە بە کچەکەی بڵێ من هاوڕێی تۆم بەڵام تا ڕادەیەک ئاساییە مامەڵەیەکی هاوڕێیانە بکەن لەگەڵ پاراستنی شکۆی دایک و باوکە بۆچی ئەڵێ نابنە هاوڕێ دوو هاوڕێ ئەکرێ ساڵێک لە قوتابخانە لە پۆلێکا بە یەکەوە بن قۆناغێک بە یەکەوە تەواوەکەن قەنەعەتێکیان بۆ دروستە بێ بۆ قۆناغی ئاێنش بچنە یەک قوتابخانە و بۆ زانکۆ بچنە یەک کۆلێژ و کاتێک کە دامەزران لە یەک شوێندا بمەزرێن باشە بەڵام ئایا کۆتایی دێ نەتیجەیە کۆتایی نایە کۆتایی دێ چونکم نەتیجە هەردووکیان خێزانێک دروستەکەن ئیتر ڕەنگە پەیوەندیکی کۆمەڵایەتی بە یەکۆ بیان بەستێتەوە ئەگەر کەسی بەرامبەری هەردووکیان ئەو حەزە و ئەو هەستە و ئەو قەنەعەتیان ببێ جاری وا هەیە دوو کەسەکە تا زانکۆیش تەواوەکەن بە یەکەوەن بەڵام کاتێک کە ئەبنە خێزان لە دوو ماڵە کەسی بەرامبەریان مەسەلەن کچێکە هاوسەرەکەی کوڕێکە هاوسەرەکەی نابێتە عاملێکی مساعید نابێتە پاڵپشتیەک بۆ ئەو وردە ئەو تێکەڵاوێش نامێنێ ڕەنگە ساڵی جارێ لە مناسبەیەکە بە تەلەفۆنی یەک ببینن کەواتە ئەم هاوڕێ کاتێک یەت کۆتایی بێت ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم یەکێک لە هەڵەکان کە ئەکرێت لە بابەتی هاوڕێتیە هاوڕێتی هەندێک جار هاوڕێ نیوە ڕێگایە هاوڕێ بەرژەوەندی خوازە واتە تا ئەو کاتە هاوڕێتی کە حەزەکانی کە پێداویستەکانی ئەم جێبەجێیەکە ئەو کاتێک کە حەز و پێداویستەکانی ئەم فەرامۆش ئەکا ئەم لی نیگەرانە بێ کە نیگەرانی دروست بوو هەموو ئەو نیهێنیانەی کە لە لای ئەم هەیە ئیتر وردە پاراستنیان نامێنێ بۆیە ئەم کەسە هەمیشە بە حەزەرۆ بێ مامەڵی لەگەڵا بکە بۆی ئەو نهێنەی کە لای باس کردووە ڕۆژێ لە ڕۆژان باسی نەکاو نەیاتەوە بەڕوویە ئەگەر تۆ ڕۆژ بوو ئەیاتەوە بەڕوویە نەکرد نهێنی خۆی نهێنی خێزانەکەشی ئەیاتەوە بەڕوویە بەڵام دایک و باوک لەو پەڕی حاڵەتی توندیە ئامادەنین نهێنی ژیانی منداڵەکانیان باس کرد کەواتە ئەم دوو کائینە دوو کەسن دوو کاراکتەری معنەوی بەهێزن کە بەدیلی ئەمانە نییە لە کۆمەڵگایە بۆیە دایک و باوکە و هاوڕێژ هاوڕێیە هیچ کامیان نابنە بەدیلی ئەویتر ئەم قسە بۆ بینی ژنومێردی ڕاستە نابێ ئەوانش بنە وەکو هاوڕێوەین ژنومێردیش ئەگەر هاوڕێ بن دەی خۆ هاوڕێ هەتا ئێوارە بە یەکەوەیتە دوای ئێوارە بۆ کوێستنەرێکە چێتەوە ماڵی خۆی زۆر بەڕێز پرسیارە ما بۆ خاتون باشە زۆر بەڕێز مامۆستا عادل تۆفیق توژەری کۆمەڵایەتی سوپاس بۆی لەم تۆرێ لەگەڵ مامووی بۆ هیوایی کە خێزانەکانمان هەمومان بتوانین هەم خۆمان سنوورەکانی بپارێزین هەم درگا نەکەینەوە کەسانی دەرەوە سنوورەکانمان بشکێنن دەست سپاس بۆ وتەکانت زۆر سپاس